ڕێز و سڵاو بۆیەوە بینەرانی خۆشەویستی بەرنامەی لێکدانەوە و هەڵوێست. ئەمڕۆ کەژاتوینێتەوە خزمەتان بە سێ بابەتەوە. یەکێم این باسمان لەسەر نرخی نان گەیشتووەتە نرخی گیان. ماوەی 10 ڕۆژی تەواو ملیۆنان کەس چاوەڕێی بیستنی هەواڵێک بوون دەربارەی ئیلاها حوسێن نژاد، ئەو کچێکە بۆ چاودێریکردنی براکەمەندامەکەی زووتر لە کاتی ئاسایی شوێنی کارکردنی بەجێهێشت بوو، بەڵام هەرگیز نەگەیشتەوە ماڵەوە. بۆ ماوەی 10 ڕۆژی تەواو تەڕە کۆمەڵایەتیەکان پڕ بوون لە وێنەکانی ئیلاها تا هەر کەسێک نیشانەیەک یان هەواڵێکی لەبارەیەوە هەبوو بە خێزانەکەی ڕابگەیەندرێت. بەڵام لە کۆتاییدا و دوای 10 ڕۆژ تەرمی بێگیانی ئەم کچە 24 ساڵەیە لە چواڵەوانیەکانی دەوروبەری تاران دۆزرایەوە. ئیلاها لە کاتێکدا دۆزرایەوە کە بەهۆی چەقۆلێدان لە سنگی یانی لە دەستا بوو. لێرەوە ئیتر هەوڵی بێوچانی بەرپرسان بۆ خۆدزینەوە لە بەرپرسیارەتی ڕووداوەکە دەستی پێکرد. بە گوێرەی راپۆرتێکی تجارەت نیوز، یەکێک لە بەرپرسان ناکارەمەیی کامێراکانی چاودێری هاتوچۆی بە هۆکار دەزانی. یەکێکی دیکە کێشەکەی دەبەستەوە بە پرسی ڕێخستنی و ئۆتۆمبیلە تایبەتانەی کە کاری گواستنەوەی سەرنشین دەکەن، و یەکێکی دیکەش تەنیا ئاماژەی بەوە کردووە کە ئێمە چەندین جار هۆشداریمان داوەتە کچان و ژنان کە بۆ هاتوچۆکردن لە شاردا سواری ئۆتۆمبیلی نەناسراو نەبن. بەڵام لەم نێوانەدا هیچ کام لە بەرپرسان بەرپرسیارەتی ڕۆداوەکان نەگرت ئاستۆ. هیچ بەرپرسێک ئاماژەی بەوە نەکرد کە چه هۆکارێک بۆتە مایەی دروستبوونی نائارامی و ناسەخامگیری لە کۆمەڵگادا. هیچ کام لە بەرپرسانی ئەمنیەتی و ئاسایش باسییان لەوە نەکردووە کە کاتێک کێشەکانی بژێوی و هەژاری لە کۆمەڵگادا زیاد دەکەن و کاتێک ئاماری زیانە کۆمەڵایەتیەکان وەک دزی، لەشفرۆشی، ئالوودەبوون، تەلاق و جیابوونەوە لە کۆمەڵگادا بەرز دەبنەوە، بە هەمان ڕادا ئەمنیەت و ئاسایشی کۆمەڵایەتیش تووشی کێشە و کەموکوڕی دەبێت. لە ڕۆژی پێنجشەممەوە کاتێک هەواڵی کوژانی ئیلاها حوسێن نژاد بڵاوبەوە، هەمویان ڕویان کردە لاپەڕەکەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان. یەکێک لە پۆستەکانی ئیلاها کە زیاتر لە 8 شتێکی دیکە دەسادۆسی پێدەکرا و بڵاو دەکرایەوە بریتی بوو لە دەقێک لە کتێبی بەرەوپیری مەرگچوونی برایان مەگی، نووسەر و ڕۆژنامەنووسی بریتانیاییە کە نووسراوەکە بەم شێوەیە: دەمەوێت بە شێوەیەک بژیم کە لە ژیان چێژ وەربگرم. ئەگەر سەرکەوتنێک بەدەست هات ئەوە زۆر باشتر، بەڵام ئەگەر نەشات لانی کەم بە باشی ژیاوم و ئەمە بەسە. من سەرکەوتن خۆی لە خۆیدا وەک ئامان نابینم، بەڵام زۆرێک لە خەڵکی ئەمە تێناگەن. ئیلاها دەیویست بژیت، ئەو بۆ ژیان تێدەکۆشا. هەموو ڕۆژێک ڕێگای دووری نێوان ماڵ و شوێنی کارەکەی دەبڕی تاکو بتوانێت لەم بار و دۆخە سەختەی ژیان و گوزەراندا یارمەتی دەری بژێوی خێزانەکەی بێت کە کوڕێکی کەمەندامیشان هەبوو. ئیلاها ئەو ڕۆژە ویستی بۆ چاوە دێریکردنی براکەی زووتر بگاتە ماڵەوە، بەڵام 10 ڕۆژ دواتر تەرمە بێگیانەکەی دۆزرایەوە کە چەقۆل لە سنگی درابوو و کەسێک ژیانی لێدزی بوو. خەیرانی بژێوی یەکەم هۆکاری دروستبوونی زیانە کۆمەڵایەتیەکانە. فەرشاد ئەکبەری، کۆمەڵناس و توێژەری کۆمەڵایەتی، دەربارەی هۆکارەکانی دروستبوونی ڕووداوی وا تاڵ لە کۆمەلگادا دەڵێت قەیرانەکانی بژێوی بەها ئەخلاقیەکان لە کۆمەلگادا دەڕوخێنن و دەبنە هۆی زیادبوونی زیانە کۆمەڵایەتیەکان. لەم نێوەندەدا ژنان زیاتر لە هەر کەسێکی دیکە دەبنە قوربانی ئەم زیانانە. ئیلاها حوسێن نژاد یەکەم کەس نییە کە دەبێتە قوربانی قەیرانەکانی ئێستای کۆمەلگا و بێگومان بەداخەوە لەوانەیە دوا کەسیش نەبێت. ناوبراو درێژە پێدەدات، دەڵێت کاتێک ئامارەکانی زیانە کۆمەڵایەتیەکان لە کۆمەلگادا دەبنە نهێنیەکی باز نەکراو، کاتێک هۆشیارکردنەوە تەنیا لە چەند ئاگاداریەکی سنووردار کورد دەکرێتەوە و کاتێک ڕێکارەکانی پێشگیریکردن لە زیانەکان پشتگوێ دەخرێن، ئیتر ناتوانین چاوەڕوان بین لە بواری ڕێگریکردن لە دروستبوونی ڕووداوی وا تاڵدا کە تایە سەرکەوتوو بین لە بەرگریکردنیان. ئێستاکە نرخی نان گەیشتووەتە نرخی گیان. ئەکبەری لە بەشێکی دیکەی قسەکانیدا دەڵێت کە نرخی نان لە وڵاتەکەماندا گەیشتووەتە نرخی گیان لە سایەی گوێنەدان بە کێشەکانی بژێوی، نەبوونی ئاسایشی کار و ناکارامەیی بەرپرسان خەڵکی ئێران
ناچار بوون بۆ چارەسەرکردنی کێشەکانی گوزەرانیان پشت لە گیانی خۆیان بکەن. ئەم توێژەرە کۆمەڵایەتیە جەخت دەکاتەوە کە ڕاستیەکی تاڵ ئەوەیە کە بەداخەوە سەرەڕایەوەی بەرپرسان هەوڵ دەدەن بە دەستکاریکردنی ئامارەکان و ئەنجامدانی نمایشی شەقام بە دەستگیرکردنی تاوانباران و یاخیبوانە بانگشەی دابینکردنی ئاسایش لە کۆمەلگادا بکەن. بەڵام دەستا و دەستکردنی هەواڵەکان لە جیهانی مەجازیدا دەری دەخات کە ئێمە لە زۆر بواردا توانای پێویستمان بۆ کۆنتڕۆڵکردنی زیانە کۆمەڵایەتیەکان نییە. بۆچی دەبێت هەلومەرجەکانی ژیان بۆ تاکەکانی کۆمەلگا ئەوەندە سەخت و دژوار بن کە هەموو ڕۆژێ شایەتی ڕووداوێکی واتاڵ بین کە دەرەنجامی ڕاستە و خۆی زیادبوونی هەژاریە لە ناو کۆمەلگادا. ئەگەر بمانەوێت لێکۆڵینەوە لەسەر هەموو زیانە کۆمەڵایەتیەکانی وەک دزی، ئالوودەبوون، کوشتن، جیابوونەوە و تەلاق و لەشفرۆشی هیتر لە کۆمەلگادا بکەین، لە کۆتاییدا دەگەینە سەر هەژاری. ڕیشەی هەموو زیانە کۆمەڵایەتیەکان لە هەژاریدا. کاتێک تاکەکان لە سادەترین پێداویستیەکانی ژیان بێبەش دەبن، کۆمەلگا تووشی دۆخێکی بێمتمانەیی، تووڕەیی و ناسەقامگیری دەبێت. باران بشورین ڕۆمەتی گشتدارەکان شەشتی دەریا چینە خەونی ماسیە خەمبارەکان با باگری جێگەنم ڕەنگین بکەین گشتەکان بۆ هەژاری سفرەکانمان با بخوێنین شینان بۆ هەژاری سفرەکانمان با بخوێنین شینان بند و قفس بمرێ بەهارە جێینەوە فرمێسکی چاوی کوترەکانە سبینەوە تا دەگەینە تاکەداری پەرزی ئەواتۆین تا سپیدەی عاشقی چۆن بێ خەزان ئەسبینەوە تا سپیدەی عاشقی چۆن بێ خەزان ئەسبینەوە تاکە ڕۆژێ بێتەدی خەونی مناڵانی هەژار ڕوو لە شاری خەونەکان هەبرینەوە گشتێگەکان بۆ لە ئامێز گرتنی خەون و خەیاڵی ئەسمان پەنجەرەی ڕۆناکی ئەڕوێنین لەسەر دیوارەکان پەنجەرەی ڕۆناکی ئەڕوێنین لەسەر دیوارەکان بەڵێ ئازیزان باسێکی ترمان هەیە دەربارەی ڕێپێوانی جیهانی بۆ پشتیوانی لە خەڵکی غەزە.
لە هەنگاوێکی بێوێنەدا و لە وەڵام بە بارودۆخی کارەساتباری مرۆیی لە نەواری غەزا هاوپەیمانیە کە لە زیاتر لە 400 ڕێکخراو لە 50 وڵاتی جیهان پێکاتووە خۆپێشاندانێکی گەورەیان بە ناوی خۆپێشاندانی جیهانی بەرەو غەزا دەست پێ کردووە. ئەم جوڵانەوەیە ئەم حرەکەتە ناڕازیەی کە لە نێوان 12 تا 20 ژوانی 2025 بەڕێوە دەچێت هەزاران چالاکوانی مافەکانی مرۆڤ، یەکێتیەکانی کرێکاری و ئەندامانی کۆمەلگای مەدەنی لە وڵاتانی ڕۆژاوایی عەرەبی و شوێنە جیاوازەکانی جیهان کۆ دەکاتەوە تاکو بە خۆپێشاندان بەرەو دەرگای ڕەفەح داوای وەستاندنی دەست بەجێ هێرشەکانی ئیسرائیل کۆتایهێنان بە گەماروی غەزە و چوونە ژوورەوەی بەردەوامی یارمەتیە مرۆییەکان بکەن. ئەم حرەکەتە لە قایرەوە دەست پێکات و چالاکوانان ڕێگای 48 کیلومتری لە شاری عەریش لە بیابانی سیناوە تا سنووری ڕەفەح بە پێ بەڕێ دەکەن. ئامانجی سەرەکی ئەم خۆپێشاندانە شکاندنی گەمارۆی 20 مانگەی غەزە، ئاسانکردنی چوونە ژوورەوەی یارمەتیە مرۆییەکان، وەرناردنی پەیامێکی جیهانی لە یەکڕێزی و ناڕەزایی دژ بەوەی ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان و دامەزراوەکانی مافی مرۆڤ کوشتاری ڕەگەزی سیستماتیک دژ بە گەلی فەلستینیان ناو لێ ناوە ئەنجامدا. چالاکوانانی بەشدار کە بە دروشمی عەداڵەت، کەرامەتی مرۆیی و ئاشتی کۆبوونەتەوە ڕایانگەاندووە ئەم حرەکەت و جوڵانەوەی نەدەوڵەتیە و نە پەیوەندی بە حیزب یان گروپاینیەکانەوە هەیە. هەموو تێچوەکانی گەشت و نیشتەجێبوونی خۆیان بۆ خۆیان دابینیان کردووە و جەخت دەکەنەوە کە ئامانجەکە دروستکردنی فشارێکی ڕاستەوخۆی لەسەر بیرڕوڕای گشتی جیهانی و حکوومەتەکان بۆ کۆتایهێنان بە تاوانەکان و پاڵپشتیە شاراوەکانیان. سعید ئەبوکەشەک سەرۆکی لێژنەی نێودەوڵەتی خۆپێشاندانی جیهانی بەرەو غەزە لە دیدارێکدا لەگەڵ میدڵ ئێست ئای گوتی ئێمە دەمانەوێت پەیامێکی ڕوون بە حکوومەتەکان بدەین. خەڵکی تر ناتوانن لە بەرامبەر کوشتاری ڕەگەزیدا بێدەنگ بمێننەوە. ئەم خۆپێشاندانە هێمای هاواری جیهانی دژ بە بێدەنگی و دژ بە هاوپشتی لەگەڵ تاوانەکەیە. لە درێژەی ڕێگاکەدا چالاکوانان لە چادرەکانیاندا نیشتەجێ دەبن کە دوای کۆتایی پێهاتنی خۆپێشاندانەکە وەک بەشێک لە یارمەتیەکان بە گەلی غەزە دەبەخشرێن. ئەم چادرانە ئەوان لە نزیک دەرگای ڕەفەحمان دەگرن و داوای کرانەوەی تەواوی ئەم دەرگایە دەکەن بۆ تێپەڕبوونی زیاتر لە 3000 کامیۆنی بارهەڵگیری خۆراک، دەرمان و سوتەمەنی کە مانگانە لەسەر سنوور وەستاون و ڕێگان نادرێت بچنە ژوورەوە. لەگەڵ نەبوونی مۆڵەتی فەرمی لەلایەن دەوڵەتی میسرەوە بۆ ئەم خۆپێشاندانە هیچ نیشانەیەک لە دژایەتی ڕاشکاویش لە بەرامبەردا نەدیتراوە. بەشداران هیوادارن بە بەکارهێنانی تایبەتمەندی پاسپۆرتە ڕۆژاواییەکان بتوانن سەرنجی جیهانی بۆ قەیرانی مرۆیی لە غەزە ڕاکێشن و بەرپرسیارەتی ئەخلاقی وڵاتان بخەنەوە یادیان. راپۆرتی زۆر لە هێرشە ڕاستەوخەکانی سوپای ئیسرائیل بۆ سەر ناوەندەکانی دابەشکردنی یارمەتی خۆراک و زیادبوونی قوربانیانی مەدەنی بڵاوبووەتەوە. چالاکوانان پێیان وایە ناردنی یارمەتی تەنها بەس نییە، بەڵکو کۆتاییهێنان بە کوشتاری ڕەگەزی، دەرچوونی هێزە داگیرکەرەکان و کردنەوەی سنوورەکان بۆ چوونە ژوورەوەی بێمەرجی یارمەتیەکان زۆر پێویستە. ڕۆژاندادۆ وتەبێژی هاوپەیمانی تەحریم، قەدەغەی سەرمایەگوزاری و تەحریمی ئیسرائیل لە ئەفریقای باشوور گوتوویەتی ئێمە دەبێت ئەم دەوڵەتە تاوانبارە نەک تەنها مەحکوم بکەین بەڵکو لە ڕووی ئابووری، کولتوری، وەرزشی و سیاسیەوەش جیای بکەینەوە. ئەمە ئەو کارەیە کە ئەم خۆپێشاندانە دەیەوێت دەستی پێ بکات. ئەم خۆپێشاندانە نەک تەنها هەوڵێکە بۆ گەیاندنی یارمەتی بە گەلی غەزە بەڵکو پەیامێکی جیهانیە دەربارەی پابەندبوون بە بەهاکانی مرۆیی لە ڕوبەڕووبوونەوە لەگەڵ بێعەداڵەتی و بێدەنگی جیهانیدا. بە قسەیەکێک لە چالاکوانانی پۆرتەغاڵی غەزە دوایین قەڵای مرۆیی لە جیهانی ئەمڕۆدایە. ئەگەر لە بەرامبەر ئەم تاوانەدا بێدەنگ بین هیچ شتێک لە کەرامەتی مرۆییمان بۆ نامێنێتەوە. فەرمونون ناوڕێکی کورد ببین دێمۆلاتە. لا شيء يعجبني يقول مسافر في الباص لا شيء يعجبني لا الراديو ولا صحف الصباح ولا القلاع على التلال أريد أن أبكي. يقول السائق
انتظر الوصول إلى المحطة وابك وحدك ما استطعت. تقول سيدة: أنا أيضا، أنا لا شيء يعجبني. دللت ابني على قبري فأعجبه ونام ولم يودعني. يقول الجامعي: ولا أنا، لا شيء يعجبني. درست الأركيولوجيا دون أن أجد الهوية في الحجارة. هل أنا حقا أنا؟ ويقول جندي: أنا أيضا، أنا لا شيء يعجبني. أحاصر دائما شبحا يحاصرني. يقول السائق العصبي: ها نحن اقتربنا من محطتنا الأخيرة فاستعدوا للنزول. فيصرخون: نريد ما بعد المحطة فانطلق. أما أنا فأقول: أنزلني هنا، أنا مثلهم، لا شيء يعجبني ولكني تعبت من السفر. بەڵێ بینەرانی خۆشەویست، بە بابەتێکی تر لەگەڵتان داین. دەستخۆشیەکەم لە هاوڕێیانی هاوکاریشم لە بەشی مۆنتاژەوە بۆ ئامادەکردنی و کلیپانە و هاوڕێیانی تر لە پشتی کامێرا. باسی بابەتێکەکەین کە پێشتریشە لە بەرنامەی لێکدانەوە هەڵوێست و لە بەرنامەکانی تریشە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە باسی لەسەر کرا و بابەتێکی لە دوا ڕۆژی وڵاتدا گرنگە. بابەتێک کە لە سەرهەڵدانی ئیسلامی سیاسیەوە بە تایبەت لە ڕێکخراوی ئیخوان موسلیمینەوە وەک یەکەمین ڕێکخراوی ئیسلامی سیاسی کە لە میسرەوە سەری هەڵدا تا بە ئەمڕۆکە لە دنیای سیاست و حکومڕانیدا قسەی لەسەر بووە. پێشووترەکەشی کە بمێنێ باز لە قوارەی سیاسیەکە یەکەین، بازەکەین لە مەسهەب لە ناو سیاستدا، بازەکەکەین لەسەر کە مەسهەب دەبێت بە تەواوی لە دەوڵەت جیا بێت. یاسای بنەڕەتی کۆماری ئیسلامی باقی ئەو یاسانەی کە ئێستا لە ئێراندا بەکردەوە دەردێن لەسەر بنەمای یاساکانی شەریعەتی ئیسلام دانراون و لە ماوەی 46 ساڵی ڕابردوودا تەواوی و جەنایەتانەی کە لە دژی خەڵکی ئێران بەڕێوە چوون هەر بە پشتبەستن بەم یاسایانە پاساوکراون. ڕژیمی کۆماری ئیسلامی دوا بە دوای هاتنە سەرکاری یاسای قەزای ئێرانی بە پێی یاسای شەریعەتی ئیسلامی دانا. دادگای ئیسلامیەکان هەزاران ئینسانی کۆمۆنیست شەریف و ئازادی خوازیان لە ژێر ناوی دژایەتی لەگەڵ ئیسلام و شەڕ لەگەڵ خودای ئەعدام کرد. درڕندانەترین یاساکانیان بە پاساوی مەسەبی لە دژی ژنان بەڕێوە برد و سیستمی ئامۆزش و پەروەرشیشیان بە شێوەیەکی بەرنامە بۆ داڕەژاو کردا سیستمی مەسەبی. ئاخوندەکان و ئەو کەسانەی کە تەبلیغیان بۆ ڕژیم دەکرد لە ماوەی 46 ساڵ دەسەڵاتدارەتی جەنایەتکارانەی خۆیاندا دەمارگرشترین کەسەکانیان بە پاساوی مەسەبی بۆ درڕندانەترین جەنایەتەکان لە دژی خەڵکی ئازادی خواز ئێران بەکارهێنا و ئەم خەڵکیان بە تایبەتی بۆ گیانی خەڵکی ئێران بارهێنا. لە ساڵەکانی ڕەشی دەیەی 60 لە زیندانەکانی کۆماری ئیسلامیدا ژمارەیەکی زۆر لە کچانی لاو کە بەهۆی هەڵسوڕانی سیاسیەوە دەستگیرکرابوون بە پێی ئەو پاساوە مەسەبیە کە کچان دەچنە مەشە ببورن، بە پێی و یاسا مەسەبیە و ئەو پاساوە کە کچان دەچنە بەهەشت پێش ئیعدام و بە کچێنی لەلایەن بەکرێگیراوانی ڕژیمەوە دەستدرێژیان دەکرێت سەر. هەزاران زیندانی سیاسی لە حاڵێکدا کە لە هەر چەشنە ئیمکانێکی بەرگری لە خۆیان بێبەش بوون ئیعدام کران و تەنیا بەهۆی پێداگری لەسەر بیر و باوەڕەکانیان لە گۆڕی بە کۆمەڵدا بە خاک سپێردران. نەزانی و کۆنەپەرستی و فریوکاری ڕەسمیان لە جێگای زانست و فەرهەنگ داناوە. کوێرانەترین دەمارگژی مەسەبیان لە نێو بەشێک لە بێ ئاگاترین جەماوەردا پەرە پێداوە و ئەو کەسانەی کە دەیانتوانی ئینسانێکی شەریف و ئازادی خواز بن بە کەڵک وەرگرتن لە ئەفسونی فریکاری کردوتە دڵڕەقترین و ئینسان کوشترین کەسەکان. مەسەب ئامرازێکە لە دەست دەوڵەتە دژە خەڵکیەکان بە درێژایی مێژوو هەربووە و چینە دەسەڵاتدار و چەوسێنەرەکان بەردەوام لە مەسەب بۆ درێژەی کۆیلەتی چەوسانەوە سەرکوت و پاراستنی
حکوومەتی ئیستبدادی خۆیان و دیکتاتۆریەتی خۆیان هەمیشە کەڵکیان وەرگرتووە. دەوڵەتی مەسەبی کۆنترین ئامرازی ستەم و سەرکوتە. لە سەدەکانی ناوەڕاست کە ئێستا لە سەرتاسەری جیهان وەک ڕەشترین دەورانی ژیانی بەشەریەت ناوی لە دەبرێت مەسەب حکوومەتی دەکرد. هەر بیر و بۆچوونێکی پێشڕە و پێشکەوتن خواست هەر بەرە و پێشچوونێکی زانستی و هەشت چەشنە ئاڵوگۆڕێک لە پێناو وشیاری و ئازادی خوازی خەڵکدا لەگەڵ خۆڕاگری دواکەوتوانە و کوێرکوێرانەی مەسەب لە سەر تاسەری جیهان بە هەموو مەزایبیەوە بەروڕووبووەتەوە. ئێستا و لە هەزارەی سێهەمی ژیانی بەشەرداوە لە وڵاتێکی وەک ئێران ڕژیمێکی مەسەبی دەسەڵاتدارە کە هەتا بێمافی ڕەسمی و بە ئاشکرای خەڵک و هەژاری و سەرکوت و ستەم بۆ سەر ئەوان بە ئەمرێکی ئاسایی و شەرعی نیشان بدات. دەوڵەتی مەسەبی و هەر چەشنەوە کەڵک وەرگرتنێک لە مەسەب وەک ئامرازێکی دەوڵەتی شیاوی ژیانی ئینسانی مرۆیی نییە. ئێستا کە خەباتی خەڵکی ئێران بۆ ئازادی و بۆ بەهرەمەندبوون لە ژیانی شیاوی ئینسان پێی ناوەتە خۆناغێکی نوێ و خەڵکی ئازادی خواز لە دروشم و داخوازیەکانیاندا ڕژیمی ئیسلامی و یاسا دژە ئینسانیەکانیان کردوتە ئامانج، جێگای خۆیەتی کە دروشمی جیای دین لە دەوڵەت ببێتە داخوازیەکی گشتی. مەسەب دەبێت بە تەواوی و بەبێ ئەملاوەولا لە دەوڵەت جیابێت. هیچ مەسەبێک نابێت هیچ چەشنە دەستێوەردان و کاریگەریەکی لەسەر یاسا بنەڕەتی و کۆمەڵایەتیەکانی وڵاتدا هەبێت. ناوەند و دام و دەستگای مەسەبی دەبێت بە تەواوی لە دەوڵەت جیا بکرێتەوە و هەر چەشنە یارمەتیەکی ماڵی و هیتر لەلایەن دەوڵەتەوە بۆ ناوەندە دامەزراوە و چالاکی مەسەبی هەڵبوەشێنرێتەوە. بەرپرسانی مەسەبی نابێت هیچ چەشنە ئیمتیازێک چ بۆ وەرگرتنی پۆستی دەوڵەتی و چ لە بەرامبەر یاساکانی وڵاتدا لێ بەهرەمەند. هەر هەڵاوەردنێکی یاسایی بە پێی مەسەب و جێگا و شوێنی مەسەبی ویان بێباوەڕی ئەوان بە مەسەب دەبێت هەڵبوەشێتەوە. نابێت لە قوتابخانەکان، زانکۆکان و باقی دامەزراوەکانی فێرکردن و بارهێنانی دەوڵەتیدا هیچ یاسا و ڕێسا و بارهێنانێکی زۆرەملەی مەسەبی بەڕێوە بچێت. هیچ مەسەبێک نابێت مەسهەبی ڕەسمی وڵات بێت. دەوڵەت دەبێت مەسەب وەک ئەمری خصوصی و تاکە کەسی کەسەکان بە ڕەسمی بناسێت و تەواوی شارۆمەندان دەبێت لە هەڵبژارنی مەسەب و یان نەبوونی مەسەب ئازاد بن. کەسایەتی و بیر و باوەڕی هیچ کەسێک نابێت لە بەڵگە و نووسراوەکانی ڕەسمی وڵاتدا تۆمار بکرێت و سەرنجام مافی سیاسی کۆمەڵایەتی یەکسان بۆ هەمووان دەبێت سربەخۆ لە بیر و باوەڕی مەسەبی و غیرە مەسەبی دابین بکرێت. بینەرانی خۆشەویست، ئەم سێ بابەتەمان بوو لە بەرنامەی ئەمڕۆماندا. زۆر سپاس کە تا بۆ کۆتایی لەگەڵماندا بوون و هیوادارین بەرنامەکە جێی سەرنجی ئێوەی ئازیز بوو بێت و تا بەرنامەیەکی لێکدانەوە هەڵوێستی دیکە بە ژیانێکی پڕ لە کامرانیتان دەسپێرم ماڵەوە. ئای بەلەنجە 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 هیچ نەماوە، ئای بەلەنجە 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 هیچ نەماوە، هەمووی ون بوو بەزر بوو لە جێر هەوری عەباوە، هەمووی ون بوو بەزر بوو بەدەست حوکمی بەلاوە، ئای بەلەنجە 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 هیچ نەماوە، ئای بەلەنجە 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 هیچ نەماوە، هەمووی ون بوو بەزر بوو بەدەست حوکمی بەلاوە، هەمووی ون بوو بەزر بوو لە ژێر هەوری عەباوە، لە ژێر هەوری عەباوە. ئای بەلەنجە 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 هیچ نەماوە، ئای بەلەنجە 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 هیچ نەماوە، هەمووی ون بوو بزر بوو بەدەست حوکمی مەلاوە، هەمووی ون بوو بزر بوو لە ژێر هەوری عەباوە، لە ژێر هەوری عەباوە.
كابرينم اي بلنجة 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 هيش نماوة اي بلنجة 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 هيش نماوة همي ونبو بزربو بدس حكمي ملاوة همي ونبو بزربو لجر هوري عباوة لجر هوري عباوة بوچی دای شاری توجوانیت کدنیا دینی بوچی دای شاری توجوانیت کدنیا دینی روج آگری سینم عباکد دسوتینی ای بلنجه 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 هیچ نماوا ای بلنجه 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 هیچ نماوا همو ایون بو بزربو بدس حکمی ملاوا همو ایون بو بزربو لجر هوري عباوا لجر هوري عباوا ما في خوي بستيني اي بلنجة 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 هردميني اي بلنجة 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 هردميني فقط حكمي ملايا دبي لا تشلميني هرا خندك حكمي دبي ونبي لميني اي بلنجة 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 هردميني فقط حكمي ملايا دبي ونبي